سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ئاواتم لە پرۆگرامێکی تری کاندید و خەڵک لەگەڵتانم. پرۆگرامی ئەم جارەمان سەردانی کاندیدی ژمارە 13 لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دکتۆر عەلی جەمیلمان کردووە. لەگەڵ دکتۆر عەلی سەردانی یەکێک لە بازاڕەکانی نێوشاری کەرکووک دەکەین و گفتوگۆ لەگەڵ هاوڵاتیان دەکەین. لەوش بینەری پرۆگرام بن. دکتۆر سڵاوت لێبێ، زۆر سپاس کە پرۆگرامەکەت قبوڵ کرد. سڵاو لە جەنابەت، بەخێراتنتان نەکەین، مەمنونم. بەخێراتنی کەناڵەکەتان نەکەین، سەر هەردوو چاوەڵاتن. یاخۆ بەخێر بێت. مەمنون. ئامادەی دەست بە پرۆگرام بکەین؟ بەڵێ. زۆر باشە. با بڕێین. سەرچاوم. دکتۆر عەلی زۆر سپاس کە پرۆگرامەکەت قبوڵ کرد. سەر هەردوو چاوم. یەکێکی لە کاندیدە دیارەکانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس دەکەم، سپاس دەکەم. سپاس بۆ تۆ. دکتۆر ئەم پرسیارەم لە سەرجەم کاندیدانە کردووە کە لەگەڵمان بوون لە پرۆگرامەکە تاکو ئێستا و بەردەوامیش لە سەرجەم کاندیدەکانی یەکەم کە لە دوای تۆش پرۆگرامەکەن. نێوانت لەگەڵ شۆفێریات چۆنە؟ وەڵا زۆر باشم. باشی؟ حەزێکی خۆت شۆفێر بیان شۆفێریت بۆ بکەن؟ ناوەڵە دایمە خۆم شۆفێریەکەم. دایمە خۆت شۆفێریەکەی؟ بەڵێ بەڵێ. باشە. ئەی بۆ منە کاتێکە ئێستا مرتاحی لەگەڵ منە؟ زۆر زۆر. ناترسی؟ ناترسی؟ نا ناترسم. زۆر باشە. دکتۆر عەلی بەردەوام بە پێکەنینەکەی ئەوە ناسراوە، ماشەڵڵا لێبێ. نهێنیە و پێکەنینە چێ دکتۆر؟ وەڵای من خۆم ینی کەسێکی کۆمەڵایەتی زۆر ئەچمە ناو خەڵکەوە، زۆر داناشم لە بان مێز و کورسی، دایمە حەزەکەم لە ناو خەڵک بم و جۆ لە خەڵک بگرم و دایمە هەر ڕەخنەیەکمش لێ بگرن زۆر زۆر ئاساییە، قەت عاجز نابم. لەش ساغ بێ. ئەوە نمونەیەکی جوانە، باشەوە ینی ضرورە لە زۆربەی کەسە هەبێ ئەم بابەتە. بەڵێ. دکتۆر باسی ماشەڵڵا ئەمڕۆ جلو کوردێکی زۆر جوانت کردووە. ماشەوە لە سەرەتای پرۆگرامیش بەر لە پرۆگرامەکە پێم وتی وتم بۆم زانیا جلی کوردیەکەی من جلی کوردی بەکرد. ئەمە گلەیی بێ پێم نەوتی. وەڵای ڕاست دەکەی، ڕاست دەکەی. جلی کوردی تا چەند لەبەر ئەکەی، تا چەند جلی کوردیە پۆشی؟ وەڵا زۆر جا بڕۆم بۆ سەفرا وانیواکە هاستن کاتی بەهار بێ، زۆر جا ینی جلی کوردیەکەم و زۆر جا بۆ مناسەباتەکان ینی جلی کوردیەکەم، زۆر جلی کوردی. لێشت دێ ماشەڵڵا. تەمەن درێژ بیت. سەلامەت بی، سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. دکتۆر بەڕێستان لە سلکی تەندروستیە. بەڵێ. و ماوەیەکیش بە چەند پرۆگرامێک دکتۆر عەلی زیاتر ناسرا، زیاتر خەڵک هەرچەندە خۆی ناسراو بوو بە حکومی کارەکەی، بەڵام لە ماوەکانی ڕابردوو سەردانی چێشتخانەکان و سەردانی و شوێنانە دەکرد، سەنتەر و ساڵۆنەکان و ئارێژگاکان دەکرد، زیاتر دکتۆر عەلی چۆنە خەڵکە و زیاتر ناسرا. بیرۆکەی ئەم پرۆگرامانە چۆن بوو؟ باسێکی ئەم بابەتەم بۆ بکەم. وەڵا ئەمە کاک محەممەد عەلیە لە کەناڵی کەرکووک لە کەناڵەکەی ئێوە. باسی پرۆگرامی چاودێرەکە. چاودێر ئەو بەرنامەی چاودێر ترەوە لەگەڵمان بوو، زۆر بە سەرکەوتی ینی لەگەڵم بوو و سەرکەوتنمانش بەدەستێنا و بینەرە باش ماشمانایە و ئەو بینەرە باشە هەموو کاتێک کۆمنتیان نووسی دەستخۆشیان لێمانە کرد، هەم لە من هەم لە کاک محەممەدش. تا چەند دڵخۆشی دکتۆر کە ئەو ڕاستیانەی بەشێک لە چێشتخانەکانی شاری کەرکووکت بە خەڵکی و بە هاوڵاتیان ناسان، بۆ نمونە کۆمەڵک چێشتخانە هەبوو کە مۆڵەتی تەندروستیان نەبوو، کۆمەڵک چێشتخانە هەبوون کە بۆ نمونە خواردنەکانیان تەندروست نەبوو باشە. بەڵێ بەڵێ وایە. ئەمە تا چەند بۆ تۆ دڵخۆشیە کە خەڵکی کەرکووکت پاراستووە لەم بابەتە؟ وەڵا من ئەو یانی زۆر دڵخۆشم. یەکەمیان دڵخۆشم کە چپسێک دەستی بەسەر بگرم، ئەو کاتە من منداڵێک ینی کە منداڵێک ینی لە نەخۆشیە کوشندە ڕزگارەکەم. و دووەمین دڵخۆشم بۆ ئەو چێشتخانانە و ئەو قەسابانە کە یاسا جێبەجێەکەن، من زۆر دڵخۆشم کە ئەبینم ئاستی تەندروستی گشتی بەرزە بێ. زۆر باشە. بەڕێستان کاندیدی ژمارە 13 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان، کارنامەی بەڕێستان چییە؟
بۆ نمونە بچنە پەرلەمان چی ئەکەن بۆ وایە خەڵکی شاری کەرکووک؟ من یەکەم کارنامەمەوەیە چم سەردانی وزارەتی تەندروستی عێراقەکەم و دوایەوە سەردانی نەخۆشخانەکان نەخۆشخانەی ئازادی و نەخۆشخانەی کەرکووک ئەەکەم بۆ بەشی ڕداکانی تەواری چی دەرمانێ پێویست بکە چی شتێک پێویست بکە بە عیناقی هەبێ بە تەندروستی هاوڵاتیانەوە بە تەندروستی گشتیەوە منە و کاراکەم بە زووترین کات کە بچم بۆ پەرلەمان. زۆر باشە. ماوەی چەند ساڵە لە سلکی تەندروستی دکتۆر؟ من 25 ساڵە لە بەشی تەندروستی چاودێری گشتی کارەکەم. بەڵێ گەنجما زۆر ماشەڵڵات لێبێ بەوەنی ناکرد دکتۆر. تەمەن درێژ بیت یاخوا سەلامەت بی. سپاس دەکەم. زۆر سپاس دکتۆر گیان. لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە کەسێکی کۆمەڵایەتی دیاریت؟ بەڵێ بەڵێ. وایە تا سەردانی نێو بازاڕ و سەردانی خزمان و لە بۆنە کۆمەڵایەتیەکانە دەرەکەوی؟ وەڵام من زۆر بەرەوە یعنی ئەچم ئینسانێکی کۆمەڵایەتیم حەز ناکەم بە تەنیا دانشم ئەو کاتەی کە ئیشم نەبێ یان دەوامم نەبێ ئەچمە ناو خەڵکەوە ناو خزمەکان ناو برادەرەکان دایمەش ئەچین بۆ هەموو شوێنێک و هیچ شتێک یعنی ڕەفز ناکەم زۆرجا لەگەڵ مۆزەفەکان دەرەچین بۆ سەفرە ئەڕۆین بۆ شوێنە گشتیەکان. بەڵێ خێزانداری دکتۆر؟ بەڵێ من خێزاندارم خێزانەکەم مدەڕیسەیە و 4 مناڵمەیە سیانی کوڕە و دانەیەکشی کچە. سەلامەت. تەمەنیان چەندە دکتۆر؟ وەڵا گەورەکەم 14 ساڵە ئەوەی تریان 11 ساڵە ئەوەی تریان 7 ساڵە ینی دوانەیەکمەیە دوانن یەکێکی کوڕەوەیکی کچە محەممەد و مەیلی. ئاڕەوەڵڵا سەلامەت بی. سپاس دەکەم. هەم تۆیان بۆ بهێڵێم ئەوانیش بۆ تۆ بهێڵێم. زۆر سپاس بژیت. دکتۆر ژمارەکەت ژمارە 13ەیە؟ بەڵێ باشە. بەڵێ پرسیارە هەنێ جار ئەڵێن بەختی ژمارە و ئەم بابەتانە وەڵام ئەڵێن ژمارە 13 بۆ یەکە شومە نێوانت چۆنە لەگەڵ ژمارەیە دکتۆر؟ وەڵی زۆر باشم. من قەت ژمارەی 13 بە شوم نازانم لەبەرەوەی هەموو ژمارەکان یەکە. هەموو یەکە هەموو ژمارەکان یەکە. ئینشاڵڵا ژمارە 13 بێتە ژمارەی بەختی دکتۆر عەلی و یەکێک ئەبێ لە کاندیدە سەرکەوتووەکان. وەڵا ئینشاڵڵا یەکەم بە ئزنی خوا و دوو ئینشاڵڵا زۆر دڵخۆشم کە هاوڵاتیانی شاری کەرکووک منیان زۆر خۆشەوێ خۆشەزانی ئەو خۆشەویستیە وزەیەک تەداتێ ینی ئەو خۆشەویستیە وات لێکە هیچ جۆ نەدەی یعنی هیچ کەسێ لەبەرەوەی زۆر دڵخۆشم بە هاوڵاتیانی شاری کەرکووک بە هەموو یعنی ئەوەی کورد و عەرەب و تورکمان و هەمویان پاڵپشتم بوونە هەموو کاتێک سەرکەوتوو بە ئینشاڵڵا دکتۆرگیان لەم بەشەی پرۆگرام لێرە کۆتایی پێدێنین نەچینە لە بازاڕەکانی شاری کەرکووک و لەگەڵ هاوڵاتیانە بەرداوە بێت. سەرچاوم زۆر سپاس. سەر هەردوو چاوم. بەڵێ خۆمان لەو ئەو جادەیە پەڕیتەوە لەوێ لە دایک بوومە هەر لەوێ بوو هەڕوەڵە. وەڵام من کە لە دایک بووم لە 1970 لەوێ لە دایک بووم حتا 44 ساڵ بووم لەوێ بوو. سلام علیکم. سلام علیکم. باشن. سلام علیکم. والله یادگارەکان دایما هاتوینە بۆ هەر لێرە بازاریمان کردووە. یەکەم کارکردن لە ژیاندا چی بوو دکتۆر؟ یەکەم کارکردنم واللهی لە ناو بازار لە گەرات حەویجە لەوێ ئیشمانە کرد. چی دەکرد؟
والله لەوێ دوکان کارەباییمانە السلام عليكم باشي ماما سبحان شلوني حياتهم باشي شلوني باشي صحتك الاحوال باشي سلامتني والله ما شاء الله سركوتي سلامتني معروف ان منطقه سلامتني ممنون سباستك كم ترخمنا منو سلامتني انا اموزا كانت قصرت انا كرد والله ممنون ان شاء الله دكتور بيستن درس شلون دكتور بيستن خدمتي ام شريكه ان شاء الله والله ان شاء الله ان شاء الله والله ان شاء الله ان شاء الله ان شاء الله ان شاء الله زۆر ممنون زۆر سپاس دکتۆر بەڕێستانکو ئاماژەت پێکرد لە سکی تەندروستی لە بەشی چاودێری کارەکەت لە بەشی چاودێری لەگەڵ پەرلەماندا چۆن بێکیانەوە ئەوەستیتەوە ئێمە کارەکان ئێمە لەگەڵ پەرلەمانە یعنی تقریبا هاوبەشە بۆ لەبەرەوەی یعنی شتێ بچووکمان کردووە یعنی کە ئێمە ئیشەکان پەرلەمان ئیشی ڕقابی و تەشریعیە ئەوەی منش کە کارم کردووە کاری ڕقابیم کردووە یعنی پێشەوەی بچم بۆ پەرلەمان من ئەم کارم کردووە بۆ من ئاسانە بێ یعنی زۆر قرس نابێ قيتك السلام عليكم شلوني باشي احوالك باشي صحتك سلام تساوم باشي احوالك برازي سرتساوم من سركرتو ان شاء الله كان يكل جماعه سيانزيه سرتساو ان شاء الله سركرتو فوت معروف لنا وخرجي كركوك وشورجش باخص شورجي وشورجيشي بلا اخص عليه زور معروف والله سر هذا كان من خدمتنا ابيتين عندات ان شاء الله والله ان شاء الله من قصوريناكم ان شاء الله دريغيناكم وشاركم شي بكم بيشتر عيشي باش تكدوا ان شاء الله عيشه باش كانت تتصرف وسلك ان شاء الله زور ممنون زور ممنون زور سباس داواکاری مالك عليني كعليك عيشه كان بيشوي دياره عيشه كان بيشوي شي كذا بو كركوك شي كذا بو ام خلقه لا واکو پیسی مطعمەکان لە سوپەرمارکتەکان دەرکەوتووە خۆی جێی خۆی کردێتەوە ناو دڵخەڵەکە سپاس دەکەین سەرچاو زۆر سپاس دیستان نایە سەرچاوم وشەیەکت هەبوو زۆر بەکارت دەهێنا بەڵێ باشە لە نێو بەرنامەکانتە ئەمە بوو بە ترەندی سۆشیال میدیا ڕاست دەکەین زۆر ڤیدیۆیان پێیا کرد ئەوەی کامیان زۆرمەیە زۆر هەیە چەندانەیەکی گوێ لێ بووە ئەوەی هەستەیەکی شورتەیە خفتم گڵۆپەکان بکوژێنەوە کۆمەڵێک شتیوات هەبوو باشە ئەوە یەکێک ئەو گڵۆپەکان بکوژێنەوە لە یەکێک لە هۆڵەکانی نێو شاری کەرکووک بۆ ڕیمێکسی دیجی نازانم تا چەند ئاگاداری ئەمەی والله ئەوە خۆی چومان بۆ مەزبەحەیە مەزبەحەکەمان داخست بەڵێ کە مەزبەحەکەمان داخست سێرەکەم تۆزێ خۆیان خاو ئەنوێ نەیکوژێنەوە گڵۆپەکان و دەرنەچن تێگەی السلام عليكم باشي شلوني احوالك صحتك براي قوري باشي براي قوري سيتاني بو تامكن كم بروين بو برلمان ان شاء الله سركوتو بي سپاستك اردو شاوك ممنونتم سپاستك والله حمو لخوا وزير زور باشينو هیچ عیبانەیە بە سایی سەر یەکێتی نیشتمانی کوردستان و هەردوو چاوە بەڕێزی چاوەکەنی زۆر ممنون زۆر ممنون زۆر سپاس لە مەزبەحەکە هەرم من قەرار داخستنمدا ئەو دەقەیە فەوری یەکسەر وتم گەرێ دەست بەجێ گەرە داخرێت بەبرەوەی کلۆری تیانە بوو هەر چاوەڕێمان کرد وەڵە یعنی عەسر سەعاتی تقریبا گەیشتە 2 سەعات هەر تاخیر بوون ئیتر دنیا تاریک بوو وتم کاکە یەکەم شت ئەویت خەڵکەکە دەرناچێ وتم کاکە گڵۆبەکان کوژێن حیاتم جام گڵۆبەکان بکوژێنەوەی وەکو باسیشم کرد بووە بە ڕیمێکسی وا بووە بۆ هۆڵەکان ڕاستەکەی هەموو هۆڵەکان سەوە لێدە زۆر باشە لە سەلامەتی خۆش بیاخۆ سەلامەتی سپاس بەڵێ خەڵکی کەرکووک و خەڵکی شۆریجە کاکعالی زۆر بە باش شەیناسی زۆر لە نزیکی شەوای ناسی سەلامەتی سپاس دەکەم ئێمە قەرزاری ئەم پیاوەین چی لە ڕووی چێشخانەکانەوە چی لە ڕووی سەحەتی خۆمانەوە ئەم پیاوەکاری وای بۆ ئێمە کردووە ئەتوانین بە متمانەوە بچینە سەر چێشخانەکان نانی خۆمان بخۆین لە ڕووی تەندروستیەوە ئێمە ئەگە بتوانین خەردی ئەم پیاوە بە دەنگدانێ بدەینەوە دڵنیا بەوە من دەنگی پێدەم سەر هەردوو چاوان دڵنیا سپاس دەکەم وەڵای من داواکاریم ئەوەیە خزمەتیە زیاتر بە شارەکە بکە چی لە ڕووی تەندروستیە بێ چی لە ڕووی مافەوە بێ
ئێمە سپاسێکن سەرەبی دەشی دیارە درێغی ناکەم ئینشاءڵڵا بچم بۆ پەرلەمان هیچ درێغی ئێمەش ناکەم ئەومان لە تۆ من هەر خزمەت وەکو کوردێک هەموو وەکو گەلێکی کەرکووچیەکەم شۆڕجا من بەسەر هەردوو چاوم گەنجێ وەکو هاوڵاتیە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا داواکاری درێغی من ناکەم ئەوەیە تەندروستیە باشتر بەسەر بە چاوم کەرکووچیت بەخشی ئینشاءڵڵا دەرچم ئەو کاتە ئەزانن گوناحتان نەگەیشتووە کە دەنگدان داوە بە من خێر ئێمە گوناحمان ناگا پێشەوە کارەکانی تومان بینیوە مەمنون، کارەکان سپاس شایەتی ئەوەن والله سپاس دەکەم ئێوە بەڕێزن سپاسەوە یانە بە دڵنیایشەوە ئێمە پێتان والله مەمنون. ئەگە بتوانین قەرزی تۆ بدەینەوە ئەو من ئەگە بەوە قبول من خزمەتکاری هەموو مناڵێکی کەرکووچی سەر هەردوو ئێمە چاوم حەزەکەین کارێ جوانتر ئینشاءڵڵا ئینشاءڵڵا لەوە زیاترەکەم چەندێ ئیش باشم کردووە لەوە زیاترەکەم ئینشاءڵڵا سەرکەوتوو کە بچم بۆ پەرلەمان یاخوا سەرکەوتوو بیا سەلامەت یاخوا سەلامەت سەرچاوم زۆر مەمنون چۆنی کاکە خيرا سرچاو كراي سرچاو لخواي قولوا بس عادي باس کاسبکاری لێرە الحمد لله بازار چۆنە والله باش الحمد لله باشە لخواي قولوا بس عادي گەنجێکی کەرکووکی خەڵکی شۆرجەی دۆرعالیا ناسی والله شلون ناس چۆنی ناسی والله دري كان ما شاء الله سلام. ناخذ خلك دياره بوي باكو خاويني وصدقني مطعم كان ديار انا ناخذ باش ئێستا کاک عەلی کاندیدی ژمارە 13 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا هاتووە گوێ لە داواکاریەکانیەوە بگرێت چیتان هەیە وەکو گەنج چیتان بۆ بکات چیتان والله بۆ نەکات وكو جنج هسا شلونك يعني بدنا جنجان رويتي بكن تيجي بۆ نییە ئێستا بڵ من چم بۆ سلێمانی شوێنی زۆری جای بڵ من گەنجم ئەسمە شوێنانە پارکێکە شوێنێکی گەشتیاریە لێر هیچ شتێ نیە ینی پارکێک نییە شوێنی گەشتیاری نیە منە ئێستا من کەسێکم لە سلێمانی بێتە ئێرە بۆچی بێرم ڕاستە هیچ شوێنێکی جانیە نا ئینشاءڵڵا ئەوە جەنابی پارێزگار خۆ دەزانی بەڵێ بەڵێ زانم مهندسی ئەعمارە بەڵێ یعنی بەڵێ بەڵێ ئینشاءڵڵا شت زۆرەکە والله پرۆژیان زۆر زۆرە ئینشاءڵڵا ئێمەش دەربچین ئینشاءڵڵا بۆ شۆرجە و بۆ خەڵکی کەرکووک بە تایبەتی بۆ کەرکووک هەموو شتێکەکەم والله جناب دەڕێگای کارەکان تۆ ماشەڵڵا من درێغی ناکەم ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەگەر بەو پایە بڕۆ ئینشاءڵڵا هەر وابی نانە ئینشاءڵڵا بۆ شاری کەرکووک ئەوەی پێویستی بکایمە بۆ یەکەین والله ئێمە شەرک ئەومانە ئینشاءڵڵا بەسەر چاو ناگەین ئینشاءڵڵا دەنگی دێمە جەنابەت سەلامەتی زۆر مەمنونم زۆر سپاس زۆر مەمنون زۆر سپاس چۆنی کاکە گەنجانی شۆرجە تا چەند ئامادەن بۆ هەڵبژاردنەوە ئێمە وەکو گەڕەکە کوردیەکان بەعام بە تایبەتی گەڕێکی شۆرجە و گەڕێکی پەنجعلی و ڕەحیماوە و ئەوانەی کەوا زۆر ئێمە مضاحین دایمە لە پێشی پێشۆین بۆ دەنگدان بۆ هەڵبژاردن بۆ سەرخستنی نەتەوەکە و گەلەکەمان هەموو جارێ ئامادە بن هەموو کاتەسیمان قەڵغانە بۆ کورد و کوردستان داواکاریتان چێتان بۆ بکرێت داواکاریمان داواکارەکانمان داواکارێکی سەرەتاییە لە بەرپرسانی ئەم حیزبە دەسەڵاتانی کەوا پێشەوای کوردەکەن داواکاری سەرەتاییە بۆ وەکو هەموو هاوڵاتێکی ئاساییان لەم شارە و لەم وڵاتە و لەم گەڕەکە داوای چیە ئەوەمانەوێت بۆ نمونە جادۆبانەکان چاککەن کارەبا چاک بێ ئەمنیەتی شارەکە چاکتر بێت لەمە باشتر بێ کە ئیستایە الحەمدولە باشە بە فەزلی خۆی گەورە لەسەر ئیزنی کاکعەلی ئەمە جوابی و پرسیارت دەمەوە جادەکان چاک بکرێتە کۆمەڵێک پرۆژەی زۆر باش کراوە ئیدارەی نوێی کەرکووک لەسەر دەستی پارێزگاری کەرکووک بەڕتان کۆمەڵێک پرۆژە کراوە باشە ئەوانە دەستکەوتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانن ئەوانە بەڵێنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانن کە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک بە خەڵکی کەرکووکیدا ئێستا جارێکتر کاکعەلی و نمونەکانی کاکعەلیشکان لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێتە نوێنەری ئێمە لە پەرلەمانی کوردستان داکۆچێکی سەرسەختی گەنجانی گەڕێکی شۆرجە و هەموو شارەکە ئەبێت و درێخیمان نییە لەوە کاکعەلی کەم تەرخەم نابێت ئینشاڵڵا پشتیوانی ئەبین بە پشتی خۆی گەورە سەرکەوتووە بێت ئەمە یەک و دومیش ڕاستە زۆر جادۆبان کراوە بەڵام بۆ شۆرجە چی کراوە ئەم جادێ 25 ساڵ لە لیستە کراوە بۆ هەموو گەڕەکانی کە ڕەسیفیان کردووە گڵۆپیان دانا و عامودەکان بەس بۆ شۆرجە دایانەنە لە لای نەخۆشخانی ئازادی و دانەنرا هەتا بەنجخانی شۆرجە یەک گڵۆپێکیان دانەنا تەنانەت بۆ ڕازانەوەی سەر ساڵش ئەمەیان نەکردەوە گلەیە من دوێنێ پێرێ لەگەڵ مدیر کارەبا قسەم کرد ئێستا داوات لێ یەکەم یەک عریزێ بنووسە دە کەس بەس تەوقیعەکە بۆی گڵۆبتی یەکسەر گڵۆپتان بۆ دێن وڵای ئیستا بین بەرێ و من ئەما من بەڵێن تەدەمێ ئەما بۆ گەڕێکی پەنجعەلی دوو کۆڵانمان هەیە هەتا ئێستا چەند عریزەمان تەقدیم کردو بۆ کاک ڕێبەرتەها بۆمانی نەکردووە تۆکلیفەکەشی زۆر نییە مناڵەکانمان نەچن بۆ مەدرسە ناتوانن تا ئەوێنن لە قوڕە بێ چوارڕۆژ لە زستانە گەڕەکەمان پێوتووە کۆڵانەکەمان پێوتووە ئەو دوو کۆڵانە نەکردووە سەبەب چی ئەو دوو کۆڵانە نەکردووە بۆ بەجیان هێشتووە ئێستا کۆڵانێکی خۆمان مامان نەپشتووەتە کۆڵانی خۆمان
لە دوای 2023 نەکراوە 100% لە دوای 2023 انشاءالله درێغی ناکەین ناڵێم چی داواکاریەکتانە بێکەینە بان سەرمان بان چاومان تەقسیر ناکە سەر هەردوو چاوم نانە برای گەورەی پێش ئێستا بۆ ئەو شتانی کە کردوتە شوێن دەست دیارە ئینشاءالله ئەو دەساڵەتە شەبێ زیاتر ئەکەی بەڵام حکومەت داری سەحری پێ نییە بتوانێت بە دوو ڕۆژ بیکە کاک سەنگەر ئێستا تو لە جەنابەت داواکەین یەک عیزێ 10 کەس 10 دوکاندار واژۆی بکە بیدە برا ئینشاءالله هەموو گڵۆبەکانتان بەدانێ بەس نەیکوژێنەوە گڵۆبەکان نەیکوژێنەوە بەدەست حکومەتە لای من نا هەسەیزی شورتە یاخودکوما هەڵبژارنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو خەڵکی کەرکووک پەیامتان چێوە؟ هەڵا پەیامانەوەیە ئێمە لە لیستەکەی یەکێتین و خۆمیش کادرێکم لە یەکێتی و سەرکەوتوو بێت بەڕاستی ئێمە ئەوەی یەکێتیکە و وە کاک عەلی شایەنی هەموو شتێکە ئێمە خۆمان باوبەشتی کاک عەلین و بە هەموو شێوەیەک و هیوادارین سەرکەوتوو بێت ئەوەی بە ئێمە بکرێ بۆ یەکێتی و بۆ کەرکووک بێ هەرێکی ئێمە چین بۆ پەرلەمان چی داواکاریەکتان هەیە؟ وەڵا هیوادارم ئینشاڵڵا ئەوەی خەڵک ئەوێت جێبەجێ کردووە تو دڵنیاویش جێبەجێ ئێمە درێغی ناکەین درێغی ناگەیتووە دڵنیایشم بێچوبانە ئینشاءڵڵا سەرچاوم زۆر سپاس والله چای خۆین دایما چای قاوە يلا فرموا بابرين بسر سوا بابرين فرموا بسر سوا عفوا باشي سپاسەکە ماشي خەڵکی شۆرجێ و کاسبکاری پێیانت چێ بۆ گەنجانی شۆرجا بۆ خەڵکی شۆرجا هەڵبژاردن موزیکا چەند دەنگ بدەن برام هەرچی خەڵک شۆرجە هەیە شۆرجە ئیمام قاسم ئیسکان ڕەحیماوە خاصن شۆرجە خێمان مەلاوێسی ئەوانە حسابیان بۆ ناکرێت گشتیان بە تایەفە یەکێتی وە شۆرجەش ئەبێ هەموو یەکێتی بێ بۆ بۆنی ئەوانەوە دووەمش اینجا لە کەرکووک کێ یەکێتی نییە کێ یەکێتی نییە گشتی یەکێتی لە کەرکووک زۆربەی نانێتە بەس زۆربەی شۆرجە ئەو منطقانە هەمووی هەر یەکێتین هەمومان هەر یەکێتین دەنج بۆ یەکێتی شەدەین دەستان خۆش بێت بڵێ چ هیوایەکتان هەیە چ ئومێدێکتان هەیە بە وڵاهی ئومێدمان ئەوەی کورد بێ ئومێدمان پێیەتی لە کەرکووکە ئیشمان بۆ بکا و خاتری کوری لا هەبێ ئەمە هەر ئەومان گەرەکە دەستان خۆش بێت بەخێر بێنمان چاوم قاسم کاک عەلی دەنگمان بۆ کاک عەلی ئینشاڵڵا باش کاکە سپاس دەکەم دکانداری لێرە باش ئێوە گەنجن وەکو گەنجانی کەرکووک چۆن خۆتان بۆ هەڵبژاردن ئامادە کردووە؟ وڵای خۆمان ئامادە کردووە ئینشاڵڵا ئەچین دەنگەدەین ئینشاڵڵا دەنگەدەن باش داواکاریتان چییە؟ وڵای داواکاریمانەیە ئیشی جوانمان بۆ بکەن و کاک عەلی خۆی ناسراوە پێویست ناکات دەنگەدەین بە کاک عەلی و ئینشاڵڵا ئیشەکانی هەمووی جوانە زۆر سپاس بۆ تۆ دەستە خۆش چاوەکەم چاوەکەم ئەحواڵە سعەتێک باشی چاوەکەی سەلامەتی برای گەورەی چاوەکەی وەڵا دانشی چایەکە خۆی سەر بەر لە چاکە ئەم کاکەیە وتی سەیرن نائب یعنی لە ئێستەوە سەلامەتی مەمنونم سەلامەتی مەمنونم سەلامەتی مەمنونم دکتۆر لەنێو بازاڕ باسی چای خواردنەوە مەمنون چایخۆرێکی باشم چای خۆی قاوا خۆی هەموو شتێک خۆی هەموو شتێکە خۆی ئەی طبعا لێرەشتان ساغ بێ زوو دێتە چایخانە؟ وەڵای من بە خۆڵ خەڵکەمیان ئەو جا گەنج بووین دایما هاتین بۆمێ بەس لەوەتی ئیشەکەین و لە دەوامی کەم دین بۆمێ ژێربیاڵەکانیشیان جوانە؟ نانە پاکەوە تا پاکە ئەمە پاکە؟ زۆر پاکە یعنی شورتە نایە؟ نانە هەستە شورتە هیچی مەیان خۆدەوە دکتۆر باسی ئەوم بۆ بکەم تا چەند پێیت بوون لە کاتە بەتاڵەکانت لەگەڵ ڕەفیقەکان تا کۆ ئەبیتەوە لە شوێنە گشتیانە بەتایبەت چایخانە ئێستا کۆمەڵە گیانی ئەنجامە درێت لە چایخانەکانە تاڵی دۆمینە و وای ئێستا خۆی بە بۆنەی شارەکە گەورەوە بووە ئێستا چایخانە قاوەخانە زۆر بووە من لەبەرەوەی هەمووی دێ بۆ لای من ئیجازە دەرەکەن فاوانە کە ئیجازە دەرەکەن زۆر عەدەدەکە لە زیادبوونە یعنی بۆ ئێستا ئەم چایخانانە هەبێ ئیجازەیان هەبێ هەموو چایخانە ئیجازەیە هەموو سێ مانگ جارێکش نموذەجێ سەحبەکرێ ئەڕوا ئەیبین بۆ تاقیگا
لە تاقیگە بزان دەرەچەیە دەرناچێت آخر ئەم قاتعی ئەمێ عیب من نییە من قاتعەکەی ئەو بەردسر عیب منە دابش کراوە بە دوو بەشە ئێمە لە سەحە دوو بەشی بەشی قاتع یەک و قاتع دوو اینجا شۆرجە و ئیسکان و ئازادی ئەوانە عید هینە لەگە مصەڵە عید قاتع دوون ئەو بەردسر طري بغداد 90 رحماوة شورا وعيب منها بلى سلامة والله بسرت سوا خلقي قرقي شورجة بلى والله أي ناسين لأن خلقي شورجة ونازانين مال خزمي دكتور بيسمع مزايد خير ملاويسين يا ملاويسين بلى أمان ناس والله آمادين ما مصالح خدمتكاري إكشيتين خدمتكاري إكشيتين ودائما هم عم بيداو يعني دقمان داو كسكار ما برد أساس نقطان خلق ما هان داو إن شاء الله إمسال شباب برداو إن شاء الله شو ميدك تام كانديدان يهدي شمالي كردستان والله إمسال الحمد لله بلين هميان باشنو هميانش دوست وناسيان من سرمان الشباب يعني زاروا إحراجك بده سرمان نازم بلين دنگ دنيا كاميان هميان ما شاء الله من كسي لهاتوا والله هیوادارم سەرکەوتوو بن هەمیان سەرکەوتوو بن کاری باشکەن بۆ کەرکووک و بۆ بەتایبەتی بۆ گەڕێکی شۆرجەوە بەتایبەتی کاندیدە شۆرجیەکان انشاءالله ملاسەکەن ئەمەدی بەخێر بن السلام عليكم بخير بن سرچاو دستا خوش بێ بەخێر بن گیان بەخێر بێ دەستخۆشی لەکەین بەڕاستی جێگەی دەستی دیارە پیاوێکەمان دووە لە ناو بازارە خەڵک خۆش شایەدی شتەکانێتی خواردنی پیس بێ سەر عارەبانە بێ کۆمەڵی خەڵکەیە شتێکەکە لە ناو بازار ئەم پیاوە بەڕاستی جێی دەستی دیارە دەستخۆشی لێک زۆر دەستخۆشی لێکەین جێی دەستخۆشیە و شوێنەکان هەمووی دیارە ئامادەن ڵەنگ بکەن بەڵێ بێگومان لەشتان ساق بێ داواکاری چیتان هەیە وەڵای چیمان بۆ بکرێ هەر پیس و پۆخڵی سەر دوکان و عارەبانە و جێی دەستی دیارە بەڕاستی پێویست ناکاری تر خەڵک خۆی بینێ زۆر مەمنون من ژمارەکەم سیانزەیە لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانە من ئینشاءالله ئەگەر بچم بۆ پەرلەمان چی داواکاریەکتان هەیە بۆ شاری کەرکووک ڕاستی جێگای دەست دیارە پێویست ناکەم ئەیبینین ڕۆژانە تو چیەکەی لەناو شارە وەڵا سپاس دەکەم بەڕێز دەنگمان بۆ ژمارە سیانزەی ئینشاءالله مەمنونم سپاس دەکەم نەکرۆ لەگەڵمانە وەڵا زۆر مەمنون زۆر سپاس هیچ پێویست ناکە بەوە خۆت دەرخەیت و یان کۆمەڵە شتێ بیکەی مەمنونم سپاس باشە کاکالی زۆر مەمنون زۆر سپاس دەستخۆش زۆر مەمنونم درێغی ناکەم یەکەمین ئیشمەوە بێ ئەگەر دەربچم بڕۆم بۆ پەرلەمان ئەڕۆم سەردانی وزارەتی تەندروستی عێراقەکەم دوایەوە دێمەوە بۆ نەخۆشخانەکان ئەو شوێنانی وا تەواوی لێیە نەخۆشخانەی ئازادی و کەرکووک چی دەرمانێ پێویستی بکە من بۆی دابینەکەم و نایلم یەک نقصانیەکە بێ چی لە دکتۆر یعنی والله سلامت سپاس دەکەم مەمنونم والله ئینشاءالله درێغی ناکەم ئینشاءالله سەرەر و چاوم درێغی ناکەم ئینشاءالله زۆر مەمنون زۆر سپاس زۆر مەمنون زۆر سپاس زۆر مەمنون والله ئەوەی هەدەفی منە لەم شارەیە دوو قسەی تیا بکەم وەکو خێرێک بۆ ڕێبازی مام بۆ گەلی کورد لەم شارەیە ئێمە کۆمەڵە کاندێدی زۆر باش و چالاکمان هەیە لەوانە یەکێک لەوانە نەڵە بکانی خۆی لە ڕووە ئێستاکە بەڵام ئیشەکانی لە ڕابردووە بینیومانە ئیشی باشمان لێ بینیوە و سەرکەوتووە لە ئیشەکان بە هیوام چەند ڕۆژێک پێش زەمان قسەم لەگەڵا کرد علی هیوادارم کە ئیسە پەرلەمان بە هەمان نەفەسەوە بە هەمان نەفەسی ئەمڕۆ لە کردووە چیەکی لە پەرلەمانش بە هەمان شێوەی لای خەڵک ئێستا چەند خۆشەویستە دوو قات سێ قات دەقات هەڵبدات جێگای خۆی ناو پەرلەمان بکاتەوە بەباشی و دڵی ئەو خەڵکش ڕاستی ئینشاءالله درێغی ناکەم وعدتانە دەمێ بچم بۆ پەرلەمان ئەو ئیشەی کە نەکراوە کە چەندان ساڵە نەکراوە و نیان کردووە من تەواو یەکەمەوە بە سەربەرزی بۆ شارەکەم درێغی ناکەم ئینشاءالله لە هەموو ئەو برادەرانی تر کە دێنە پەرلەمان پێکەوەش لە پەرلەمان سەربەرزمان کرد ئینشاءالله بەهێزەوە ڕووین بۆ بەغا
دکتۆر زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان بووی. من سپاسدانەکەم هیلاک بوون لەگەڵم. سپاس دەکەم. پەیامی خۆت لە کۆتایە بۆ دەنگدەرانت بۆ ئەو کەسانی کە دەنگ بە تۆ ئەدەن پەیامت چییە بۆ ئەم کامێرایە پەیامێک بنێرە؟ وەڵا پێیامەوەیە داواکارم لە خەڵکی کەرکوچی داوایان لێکم دەنگ بدەن بە لیستی 222 ژمارەکەم سیانزەیە. دەست خۆش زۆر زۆر سپاس کەمڕۆ لەگەڵم بوویت. سپاس دەکەم. بەڕێزی زۆر مەمنون زۆر سپاس. پرۆگرامی ئەم جارەی کاندید و خەڵکیشم پێشکەشکردن لەگەڵ کاندیدی ژمارە سیانزەی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. تا پرۆگرامێکی تر و تا کاندیدێکی تر و یەکێکی تر لە بازاڕەکانی شاری کەرکووک هەر شاد.